تەلەبە شەو تا بەیانی بەدیار چراوە ساعیەکرد بەڵام بۆ کاتی هەڵقەکە و بۆ کاتی فلیم و گۆرانیەکە و بۆ کاتی بەدڕەوشتیەکە کارەبا. الله يريد أن يتوب عليكم ويريد الذين يتبعون الشهوات أن تميلوا ميلا عظيما. تماشايتك الله جل جلاله أيوه ئێوە تەوبە بکەن و لێتان وەرگرێ بتان خاتە بەهەشتەوە ئێوەی بۆ دروست کردووە. بەڵام ئەوانەی شوێن شەهەوات کەوتون نافەرمێ کافرەکان فرمە شەهەوات یعنی مەرحەلەی کوفر و ئیمانیان تێپەڕان و هاتوونەتە سەر فیترەت فیترەتیشیان تەواو تێک چۆ گۆڕاوە ئایانەوێ فیترەتی ئێوەش گۆڕ واتان لێ بکەن وەکو ئاژەڵ بژین بەس بۆ حەز. چۆن ئەمڕۆ ئینسانەکان وان لێهاتوو زۆربەی بەس بۆ حەز ئەژی وە کوفری کوردی خۆشمان زانی چۆن فیترەتی ئەم میلەتە تێک بە خەڵقەی تورکی بۆیەنە فارسی بۆیەنە ئینگلیزی بۆیەنە ئەوروپی بۆیەنە کۆری بۆیەنە سینی بۆیەنە هیندی بۆهێنە هەموو نەتەوەکان هەر هەمووشی بۆچی ئەو شەهوەتەی کە چەند ساڵە لە ناویایەتی گرتوویەتیەوە بە دین تەنزیمی کردووە بە ئەخلاق تەنزیمی کردووە ئینفیجار کاپتەقێتەوە وتەقیەوە سەر لە کۆمەلگای مسلمانانە بەگشتیە رێمەژنە بەڵام بە تایبەت رێمە خۆمان ئەڵێن کە لە نەوەتەوە ئەو هەڵقا ناکرێ بە قورگیەوە نان نەبوو خەڵک بیخوا هەڵقەی مەکسیکیان بۆ وەرە گێڕایە سەر کوردی بڕۆنەوە بۆ مێژوو تەماشای کەناڵەکان کە نان نەبوو خەڵک بیخوا الله قەسەم کیلۆیە ئات بە 10 دینار بوو باشە ئینسان شەو ڕۆژێ ئیشێ کرد جا 10 دیناری پەیا کرد دوای کوێ 14 باشە کیلۆیە گەڵم کوێ 14 دوای کەچی شەوان لە دوای بانگی ئێوارە 2 سەعات کارەبا هەبوو وەختە مۆلیدەش نەبوو بەس 2 سەعات کارەبا هەبوو هەڵقەی مەکسیکی شێ کرد بەرنامەی فاشیلی شێ کرد بەرنامەی فشقیات هەڵقەی مەکسیکی باشە کەس پرسیار ناکات لە خۆی باشە لەو هەموو ضەڕوریاتەی ژیانە لەو کاتەیە بۆ بەزەوە هەبوو تەلەبە شەو تا بەیانی بەدیار چراوە ساعیە کرد بەڵام بۆ کاتی هەڵقەکە و بۆ کاتی فلیم و گۆرانیەکە و بۆ کاتی بەدڕەوشتیەکە کارەبا هەبوو ئەو وەختە کەناڵەکانیش هەروانە هەبوو کەیش بکە کەناڵی ناوخۆیش بوو سەتەلایت نەبوو هەڵقەکان وەرگێڕابوونە سەر کوردی لەو کاتەوە بەربوونەتە ئەم میلەتە کە فەزائیش هاو بە هەزاران هەڵقە تا نابین 1700 هەڵقە لەسەر بێڕەوشتکردنی ئینسان و لابردنی لەسەر فیترەت ئەوە حەقیقەتی ئەو بابەتە کە ئەو شەهوەتانیان لە ئینسانە تەقانەوە لە ناو گەنجەکانە تەقاندیانەوە کەوای لاتوێسە پیرەکانیش خۆیان بۆ ناگیرێتی ئەکەون ئیتر دوای حەز کەوتن دەی ئاژەڵ بەس بە دوای حەزەوەی